بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوهو. خۆشحاڵ بووم کە جارێکی تر بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد بوومەوە لە بەرنامەی پێشبڕکێی زانستی لە ئەڵقەی ئەم شەویشماندا ئەڵقەی 12ەم میوانداری کۆمەڵێک لە برایانی چوارقوڕنا و هەروەها برایانی سلێمانیمان کردووە. سەرەتا دەچینە لای برایانی سلێمانی و پێمان خۆشە کە خۆمانتان پێ بناسێنن. شیروان عەلی سلێمانی. بەڵێ کاکە شیروان. هاودان خالد سلێمانی. بەڵێ کاکە هاودان. میقداد محەممەد سلێمانی. بەڵێ براکانم بەخێر بن سەر چاو. برایانی چوارقوڕنا. ئەنسار هادی چوارقوڕنا. بەڵێ کاکە ئەنسار. دانەر جەبار چوارقوڕنا. بەڵێ کاکە دانەر. یوسف ئیبراهیم. بەڵێ کاکە یوسف بەخێر بن سەر و سەر چاومان. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان، هەر بەڕێزێک کە فەیسبووکی هەبێت دەتوانێت لە ڕێگەی پیجی کەناڵی ئامۆژگاریەوە تەماشای ئەم بەرنمەیە بکات و ئێمە خۆشحاڵ دەبین. برایانێکی زۆر هەن کە لێ کۆمنت ئەنووسین خۆشحاڵ دەبین کە لەگەڵماندا لێرە لە ستۆدیۆ ئامادە ببن بۆی ئەو وەڵامە ڕاست و دروستانەی کە لە کۆمنتەکانیان دەینووسن لێرە ڕاستەوخۆ وەڵامی ئێمە بدەنەوە. بەڵێ بەڕێزان دەچینە لای برایانی سلێمانی و لە بابەتی عەقیدەوە داوایان لێکەین لە ژمارەیەک تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. پرسیاری ژمارەیەک دەڵێت گروپی ئەلقەدەریە بۆچی بەو ناوە ناو نراون؟ قەدەریە لەبەر ئەوەی لە بواری قەدەرە ڕۆچوون و غەڵەتیان هەبوو بۆیە ناونران ئەلقەدەریە. ڕوونتر لە باسی قەدەرە زیادە ڕەویان کرد کە بڕۆیان وا بوو کە خۆی گەورە هەموو شتێک بە زۆر بە مرۆڤ ئەکات. ئەوە جەبەریە. قەدەریە بڕۆیان وا بوو کە هیچ شتێک لە دەسەڵاتی خۆی گەوریان نییە، خۆی گەورە ئاگادار نییە کە تاکو دوای ڕوودانی کارەکە. بەڵێ واتە نەفی قەدەر ئەکەن. خۆی پەروەردگار ئاگای لە شتەکان نییە تاوەکو ئەو کاتەی کە مرۆڤەکان ئەنجامی ئەدەن، واتە مرۆڤەکان خۆیان کردەوەکانی خۆیان دروست ئەکەن. بەڵێ ئەم گروپە گروپێکی گومڕابوون کە پێیان ئەوترێت ئەلقەدەریە. وەڵامەکە تەواوە. واتە باوەڕیان بە قەدەر نییە، باوەڕیان بە ڕوکنی شەشەمی ئیمان نییە کە قەدەرە و باوەڕبوونە بە قەزا و قەدەر بە خێری و بە شەڕێەوە. بۆیە زانایان پیان وتراوە ئەلقەدەری، پیانیان وتووە ئەلقەدەری یعنی نوفات القەدەر. پێیان وایە کە هەر شتێک ڕوو بدات لەم گەردونەدا خۆی گەورە ئاگای لێ نییە تاوەکو ئەو کاتەی ڕوو ئەدات و ئینسانەکان خۆیان ئەو کردەوانی خۆیان دروست ئەکەن. بۆیە تاقمێکی گومڕان و ئیمامی ئیبن عومەر کاتێک کە ئەم قسەی پێوترا ئەم قسەی پێگەیشت فەرمووی پیان بڵێ کە ئیبن عومەر بەریە لە ئێوە تاوەکو ئیمان نەهێنن بە قەدەر، بۆ چونکە بەڵگەی قورئان و سونەتی لەسەرەوە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام کە ڕوکنی شەشەمە. دەچینەوە لای برایانی چوارقوڕنا و داوایان لێکەین لە بابەتی عەقیدە لە ژمارە 2 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 3. پرسیاری ژمارە 3 دەڵێت ئەو گروپە گومڕایە کێن کە باوەڕیان بە ئەسما و صیفاتی خوای گەورە نییە؟ جەهمیەکان. جەهمیەکان نە باوەڕیان بە ئەسما هەیە نە بە صیفات. بەڵێ کۆتاوەڵامە و وەڵامەکەشت تەواوە کاکە یوسف. بەڵێ گروپی ئەلجەهمیەیە کە یەکێکە لەو گروپە گومڕایانە کە نیسبەتی خۆیان ئەدەنە پاڵی ئیسلام، باوەڕیان بە هەرچی ناو و صیفەتی خوای پەروەردگار هەیە نییە و دانەری ئەم گروپەش جەهمی کوڕی سەفوان بوو. بۆیە ئەم گروپە نیسبەت دەکرێت بۆ لای ئەو کەسە کە جەهمی کوڕی سەفوانەوە بۆ کەسانە دەوترێت ئەلجەهمیە و زانایان ڕەدی زۆریان داونەتەوە و چەندین کتێبیان لەسەر نووسیون لەوانە ئیمام ئەحمەد و ئیمامی ئەبوو سەعیدی دارمی و هەروەها غەیری ئەوەنش لە زانایان و ئیبن القەییم چەندین کتێبیان لە ڕەدی ئەو گروپە گومڕایەدا نووسیوەتەوە و ڕەدی بۆچوونە بەتاڵەکانیان کردووەتەوە. بەڵێ خۆشەویستان بەردەوامی لەگەڵتاندا و هەر لە بابەتی عەقیدەداین دەچینەوە لای برایانی سلێمانی داوایان لێ ئەەکەین لە ژمارە 1 تا ژمارە 5 جگە لە ژمارە 1 و 3 نەبێت. پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2. پرسیاری ژمارە 2 دەڵێت
چوار تاوانم پێ بڵێ کە هۆکاری سزای ناو گۆڕ بن. میس واتە چۆن ئەوەی کەوا خۆی لە میز ناپالێت نەمیمەتکردن قسەیان و قسە بردن بەڵێ خەوتن لە کاتی نوێژە فەرزەکانە کە بخەوێت بێ ئەوەی بڕات نوێژەکەی بکات ئەمە ڕوونکەوە زیاتر ئاخ کاتێک منتەوە بێت. خاڵی چوارەم خاڵی چوارەم بریتە لە هەڵبچڕێنی دەم. کاتەکە تەواو بوو چۆن هەڵبچڕێنی دەم پێغەمبەری خوا سەڵسەم کاتێک کە لە ئیسرا و میعراجە باسییان نەکات ئەوانەی کە دەمیان هەڵبچڕان ئەوە سزاکەیانە. سزاکەیان بوو. هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی شتێکی ترە بە کاتەکەشتان تەواو بوو خاڵەکەشتان لە دەست چوو و کاتێک کە ئەوترێت خەوتن لە کاتی نوێژدا کەسێک بە ئەن قەست بۆ نمونە کاتی نوێژی بەیانیەوە بینێت مەلا بانگی داوە بە ئەن قەست هەڵناسێ نوێژەکەی بکا و خەوتووە ئەوە ئەو کەسانە تووشی سزای ناو گۆڕ دەبن و هەروەها سزاکەیان لە ڕۆژی قیامەت شاخوای پەروەردگارمان پارێزێ زیاترە. بۆیە خاڵەکەتان لە دەست چوو ئەو کەسانش کە دەمیان ئەوانە هەڵدەبچڕێندرێن کەسانێکن کە درۆیەکیان کردووە گەیشتووەتە ئافاق. کەسی وا هەیە بە تایبەتی لەم ڕۆژانەی ئەمڕۆدا کە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە درۆیەک هەڵدەبەستێ و بڵاوی ئەکاتەوە ئەمڕۆ لێرە بڵاوەکەی تۆ سبینێ لە ئەمریکا و لە ئەوروپا و لە وڵاتانە ئەیبیستیتەوە. بۆیە ئەو کەسانە پێویستە کە شتێک بڵاو ئەکەنەوە ئاگادار بن شتێک بڵاو نەکەنەوە کە درۆ بێت و ناڕاست بێت ئەجینا تووشی سزای ناو گۆڕ دەبن پەنا بەخوای پەروەردگار. بەڵێ خۆشەویستان دەچینەوە لای برایانی چوارقوڕنەوە داوایان لێکەین لە نێوان ژمارە 4 و ژمارە 5دا پرسیارەیەک هەڵبژێرن. ژمارە 5 پرسیاری ژمارە 5 دەڵێت نووسەری ئەم کتێبە کێیە؟ الإبانة عن أصول الديانة. إمامي ابن بطي عقباني. إمامي ابن بطة. زاتر كاتان لبيش ماوا دكتب هي بوناوا إبانة من هي ابن بطي عكبري هشمان أبو الحسن يشعري هردك ما هي الإبانة عن أصول الديانة. أبو الحسن يشعري أبو الحسن الأشعري كوتا والله ما كاتكتان بين شركي ماوا برو طوابون دروات بلا أبو الحسن أشعرية رحمتي خوي لبيت كالكوتاي تمني دا بلا ئەو دوای ئەوەی کە لەسەر بیرروباڕی معتەزیلە بوو بۆ ماوەی 40 ساڵ دواتر تەوبەی کرد و پەشیمان بوویەوە لێەوە چەندین ڕسالە و کتێبی لە کۆتایی ژیانی خۆی دانووسیەوە. یەکێک لەوانە الإبانة عن أصول الديانة وهروها رسالة إلى أهل الثغر وهروها مقالات الإسلاميين وغير أمانش كزانایان ئەم نسبەتەی ئەم کتابانیان بۆ ئەو زانە بەڕێزە بەڕاستداناوە. یەکێک لەوانە ئیمامی ئیبن عەساکرە لە کتابی تەبیین کەذیب المفتری نسبەتی ئەو کتابەی داوە بۆ پاڵ ئەبول حەسەنی ئەشعەری و هەروەها ئیمامی بەیهەقی لە کتاب الاعتقاد نسبەتی ئەو کتابەی بەڕاستداناوە بۆ ئیمامی ئەبول حەسەنی ئەشعەری و هەروەها ئیمامی ذەهەبی رحمه الله لە کتابی العلو نسبەتی ئەو کتابەی بەڕاستداناوە و توێتی نووسەرەکەی ئەبول حەسەنی ئەشعەریە. بۆیە ئێمە ئامۆژگاری ئەشعەریەکان ئەکەین ئەو کەسانی کە خۆیان ئەدەنە پاڵ ئیمامی ئەبول حەسەنی ئەشعەریە با بچن ئەو کتێبە بخوێنەوە چونکە لەسەر مەذهەبی سەلەف نووسیبیەوە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. بەڵێ خۆشەویستان پرسیارەکانی بابەتی عەقیدە تەواو بوون دەچینە لای پرسیارەکانی بابەتی فقه و لە برایانی سلێمانیەوە دەست پێەکەین داواکەین لە ژمارە 1 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 4 پرسیاری ژمارە 4 دەڵێت سنەت وایە لە دوای دەستنوێژ شۆردن چی بڵێین و پاداشتەکەی چییە؟ اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين سبحانك اللهم وبحمدك اشهد ان لا اله الا انت استغفرك واتوب اليك. هر کەسێک ئەم زگرە بکات بۆی مۆرەکرێت و بۆی هەڵەگیرێت تاکو ڕۆژی قیامەت خوای گەورە لەوێ پاداشتی خۆی داتەوە. چیتری هەیە بوترێت پاداشتی تری هەیە بە ڕوونی لە فەرموودە باس کراوە 8 شرکت ماوە بێجگەلەوە بەڵێ کە باسی پاداشتەکەی کراوە لەگەڵی بێگومان مادام باسی ئەو زیکرانت کرد کە لە دوای دەستنوێژ بەڵە سنەتە ئەوانەش بوترێت کە کاکە هاودەنگ باسی کردن و فەرمودەی تریشمان هەیە و بێگومان هەر شتێک لە سنەتی پێغەمبەری خوا دابێ عەلەیهی سەڵات وەسەلام لە دوای سنەت هاتبێت
کەوت بێتی ئەوە ئەنجام بدەن ئەوە ئەجر و پاداشتی لەسەر هەیە و ئەجر و پاداشتەکەش هێڵبەتە لە قیامەت وەردەگرین. بەڵام فەرمودەیەکی ترمانەیە کاکە هاودەنگ کە زۆر ڕوون و ئاشکرایە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێک لە دوای دەستنوێژ شۆردن، ئەمە بۆ خۆمیش و بۆ هەموو مسلمانێک کە پێویستە ئاگاداری بین بۆی لەو پاداشتە بێبەش نەبین. هەر کەسێک لە دوایەوەی کە دەستنوێژ دەشۆرێت بڵێ ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله، ئەوە هەر هەشت دەرگاکەی بەهەشتی بۆ ئەکرێتەوە، لە هەر کامێکی ویستی لێبێت دەچێتە بەهەشتەوە. بۆیە زیکرێکی زۆر ئاسانە پێویستە لەسەرمان وەکو ناو خۆمان لەبەری بکەین لە کاتی ئەو کاتی کە دەستنوێژە شۆرین لە دوای ئەوە بە هیچ شێوەیەک لە بیری نەکەین بۆ ئەوەی لەو ئەجر و پاداشتە گەورەیە بێبەش نەبێت. بەڵێ خۆشەویستان دەچمەوە لای برایانی چوار قڕنا، داوایان لە یەکەم جگە لە ژمارە 4 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 1 پرسیاری ژمارە 1 دەڵێت کاتێک منداڵ لەدایک دەبێت سنەت وایە لە ڕۆژی حەوتەم چی شتێکی بۆ بکرێت؟ بەڵام من ئاسانکاریت بۆکەم تەنها 3 خاڵم پێ بڵێ. تەحنیک دەمی شیرن دەکرێت لە ڕۆژی حەوتەم ناوی لێ دەنرێت، بەڵێ. سەری دەتاشرێت بە وەزنی مووەکەی، بەڵێ بۆی دەکرێت بەخێر و عەقیقەشی بۆ دەکرێت، مەڕە منداڵی بۆ دەکرێت. بەڵێ وەڵامەکات تەواوە. هەڵبەتە ئەو سنەتانەی کە لە پێغەمبەری خواوە هاتوون عەلەیهی سەڵات وسەلام کە لە ڕۆژی حەوتەمدا بۆ منداڵ دەکرێت، یەکێک لەوانە ئەوەیە کە ئەگەر هاتوو ئەو منداڵە کوڕ بێت یاخود کچ بێت ناوێکی شەرعی لێ بنرێت، بەڵام ئەگەر بێت و لە پێش حەوتەم ڕۆژیش ناوی لێ بنرێت هەر ئاساییە بە بەڵگەی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەم شەو کوڕێکمان بوو و ناویمان نا ئیبراهیم، واتە دروستە پێش حەوتەم ڕۆژیش کە ناو ئەو منداڵە بنرێت. وە لە فەرمودەی تریش هاتووە کە لە ڕۆژی حەوتەم سنەت وایە ناوی بنێت. بەڵێ و هەروەها گوێزەبانی بۆ دەکرێت ئەگەر هات و کوڕ بوو 2 حەیوان و ئەگەر کچیش بوو 1 حەیوانی بۆ سەر دەبڕێت و ئەگەر کوڕ بوو خەتەنە دەکرێت و هەروەها سەری دەتاشرێت. بەڵام ئەوەی کە باز دەکرێت لەلایەن خەڵکیە بانگ بدرێت بە گوێیدا یاخود ئیقامەت بکرێت بە گوێیدا، ئەم شتانە بەڵگەی لەسەر نەهاتووە کە صحیح بێ و ثابت بێت لە پێغەمبەری خواوە عەلەیهی الصەلاة وەسسەلام. بەڵێ خۆشەویستان هەر لە پرسیارەکانی فقهدا دەچینەوە لای برایانی سلێمانی، داوایان لێکەین جگە لە ژمارە 1 و لە ژمارە 4 نەبێت پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 3 پرسیاری ژمارە 3 دەڵێت ئایا نوێش قەزاکردنەوەی هەیە یاخود نا بە بەڵگەوە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من نام عن صلاة أو نسيها فليصليها إذا ذكرها. هەر کەسێک خەوت یاخود لە بیری چ نوێژێک بکات بە ئەو کاتی کە بە بیری هاتەوە نوێژەکەی بکات، کەواتە ئەو کاتە بۆی هەیە نوێژەکە قەزا بکاتەوە دروستیشە. بەڵام ئەگەر لە خۆڕایی بە ئاگای بوو و ئەیزانی و نەخەوت بوو نوێژەکەی نەکرد ئیتر نوێژەی لەدەست ئەڕات، نوێژەکەیت لەدەست ئەڕات. بەڵێ وەڵامەکەت زۆر تەواوە، تەفسیلەکەشت زۆر جوانە. بەڵێ خۆشەویستان نوێژکردن خی پەروەردگار فەرموویەتی ئین الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. نوێژ خی پەروەردگار کاتی خۆی بۆ دەستنیشان کردووە کە پێویستە لەو کاتەیە ئەنجام بدرێت. بەڵام چەند حاڵەتێک هەیە کە ئینسان لە توانا و دەسەڵاتی خۆیان نییە و شەرع ڕێگە ئاسانی داناوە، ڕێگە چارەی داناوە بۆ ئەو جۆرە کەسانە. ئەوش ئەوەیە کاتێک کە ئینسان خەوت بێت یاخود لە بیری چوو بێتەوە، چونکە هەموو مرۆڤێک شتی لە بیرە چێتەوە. جا ئەگەر هاتو ئەو 2 حاڵەتە بوو دروستە دواتر نوێژەکەی قەزا بکاتەوە. کەسێک کە خەوتو بوو بە خەبەر هات سێرەکان نوێژی عەسری نەکردو ئەو بانگی مەغریبیشی داوە، دروستە نوێژی عەسری بکات بە بەڵگەی ئەو فەرمودەیەوە. هەروەها ئەگەر لە بیریشی چوو بوو ئەوە هەرچ کات بە بیری هاتەوە نوێژەکەی دەکات، بەڵام کە بە عەمدی بوو نوێژەکەی لەدەست دەڕوات. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لەگەڵتاندا لە پرسیارەکانی فقه، داوا ئەکەین لە برایانی چوار قڕنا پرسیارێک هەڵبژێرن لە نێوان ژمارە 5 و ژمارە 2دا. پرسیاری ژمارە 5 دەڵێت ئەگەر لە کاتی نوێژکردندا پژمیت ئایا دروستە ئەلحەمدوللیلا بکەیت یاخود دروست نییە؟ لە کاتی نوێژدا پشمی کەسی بەرامەر یعنی لە ڕیزدا کەسێک پشمی دروستە بە خۆی بڵێ ئەلحەمدوللا بەس بۆ کەسی بەرامبەری دروست نییە بڵێ یەرحەمکەڵڵا. بەڵێ یعنی دروستە بڵێ ئەلحەمدوللا. بەڵگە هەیە لەسەری؟ بەڵێ. بەڵگە چییە؟
باسی بەڵگەمان نەکرد بەس ئەگەر باسی بکەیت باشترە بۆی سوود وەرگرین. کەسێک لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم پشمی یەکیش جوابی دایەوە سەحابەکیش جوابی دایەوە دوای پێ سەسم نەهی کرد لەو کەسێک کە جوابی داوە و بێدەنگیش بوو لەو کەسێکە کوتی الحەمدولله پشمی. بەڵێ وەڵامەکە تەواوە وەڵامی پرسیارەکەمان گەیشت کە دروستە یەکێک کاتێک کە ئەپژمێت جا لە ناو نوێژدا بێت یاخود لە دەرەوەی نوێژ پرسیارەکە ئەو بوو لە ناو نوێژدا کەسێک بپژمێت دروستە الحەمدولله بکە بەڵێ دروستە بەڵام بۆ کەسی کە لە تەنیشتێوێتی بۆ نمونە لە نوێژی جەماعەتان لە تەنیشتێوێتی ئەم نابێ بڵێ یەرحەموکە الله چونکە ئەگەر وا بوو ئەو کاتە دەنگەدەنگ و غەڵبەغەڵب دروست دەبێت و لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە ڕوویدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگەی پێنەدان کە ئەو شتە دووبارە بکەنەوە. بەڵام کەسێک کە پژمی لە ناو نوێژە ئەو بوو وتی الحەمدولله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای ئەوەی کە نوێژەکەی تەواو بووتی کێ بوو ئایوت سەحابیەک وتی من بووم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی چەندین مەلایکەم بینی کە پێشبڕکێیان ئەکرد لەوەی کە ئەو الحەمدوللهی تۆ یاخود ئەو کارەی تۆ ئەنجامت دابوو کە بەرزی بکەنەوە بۆ لای خوای پەروەردگار کەوا بوو دروستە بەڵێ لە ناو نوێژدا پژمیت الحەمدولله بکەیت. دەچینە لای پرسیارەکانی تەفسیر و علومی قورئان و لە برایانی سلێمانیەوە دەست پێ دەکەین و داوایان لێ ئەکەین لە ژمارە 1 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 5 پرسیاری ژمارە 5 دەڵێت خوای پەروەردگار فەرموویەتی قلوب یومئذ واجفة مەبەست لەم ئایەتە چییە و لە چی کاتێکدایە؟ واجفە واتە داشەڵەکانی دڵیان کە دڵیان دائەشڵەکێت مەبەست لە کە لە ئاتەکانی دواترە باسیەکات مەبەست لەوەیەکەوە بڕوان وایە ئایا لە قیامەت ئێمە زیندووە بینەوە واتە لە دنیای وایان لێدە یاخود لە قیامەت هەیە قلوب یومئذ واجفة لە قیامەتە لە قیامەتە دڵەکانیان دائەشڵەکێت چاوەکانیش ئەبڵەقە بێت و ئەترسن دڵەکانیان زۆر زۆر ترسی تیا دەکەوێت بەڵێ لە ڕۆژی قیامەتە وەڵامەکەشت تەواوە. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لەگەڵتاندا و دەچینەوە لای برایانی چوارقڕنە داوایان لێکین لە ژمارە 1 تا ژمارە 4 پرسیارەیەک هەڵبژێرن. ژمارە 1 پرسیاری ژمارە 1 دەڵێت تەفسیری ئاەتێکە و وشەیەک لە ئاەتەکەدا مەبەستمانە بابزانین وشەکە چییە. خوای پەروەردگار فەرموویەتی ئەلەم نەجعل الأرض کفاتە ئەحیاء و ئەمواتە مەبەست لە وشەی کفات چییە؟ کفاتە کیفاتا بە مانای شوێنی مانەوەی یعنی مهەیە کراوە بۆی کە تیا بمێنەوە ئەحیا ئەو ئاماتە بە زیینوی و بە مردووی بە زیندوی ینی بە زیندوی بوون لەسەر عەرزەژین لەسەر زەوی و بە مردووی لەژێر ئەزرا هەرەگرنە بەژێر خۆڵی کە لە سەریانی و ئەحسەنت بەڵێ وەڵامەکە تەواوە کاکە ئەنسار. بەڵێ خۆشەویستان ئەم ئاەتەکە خوای پەروەردگار باسی کردووە ئەلەم نەجعل الأرض کفاتە ئەحیاء و ئەمواتە خوای پەروەردگار ئەو زەویەی وا ڕەخسانوە کە بمانگرێتە خۆی ئینسان بتوانێت ژیانی لەسەردا بکات و لە کاتی ژیانیداوە هەروەها لە دوای مردنیشی لە ژیانیدا بێگومان ئەوتانێ هەمومان لەسەر ئەم ئەرزەیە دەژین و دێین و دەڕۆین و لە ڕزق و ڕۆزی دەخۆین و لە دوای مردنیشمان خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی ئەوەی بۆ کردوین کە هەر لەو ئەرزەدا بخرێنە ژێر ئەرزەوە چکە ئەگەر هاتبا و لەسەر ئەرز مردوەکە بمانەوە ئەو بەڕاستی ژیان نائەما لەسەر ئەرز ئەویش یەکێکە لە چاکەکان و فەضڵ و بەخششی خوای پەروەردگار کە لەگەڵ مرۆڤەکاندا کردوێتی. بەڵێ وەڵامەکە تەواو بوو کاکە ئەنسار دەچمەوە لای برایانی سلێمانی داوایان لێکەم لە ژمارە 2 تا ژمارە 4 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2 پرسیاری ژمارە 2 دەڵێت مەبەست لەم ئاەتە چییە کە لە سوورەتی ئەلبەقەرە هاتووە والفتنة أشد من القتل. فتنە بە مانای شرک دێت لەم ئاەتەیە بە مانای شرک و کوفر دێت لەم ئاەتەیە کە شرک و کوفر گەورەترە لە قەتل. بەڵێ کۆتا وەڵامە کاکە هاودەنگ بەڵێ وەڵامەکە تەواوە بێگومان
فتنة كلم آتدا والفتنة أشد من القتل ما بس لي شركة وما بس لي كفرة واتا إنسان كشريك بخوا بالريار بدات ياخد كفر بخواي پروردگار بكات گەورەترە لەو کوشتارە و لەو شەڕێکە دەکرێت لەگەڵ بێباوەڕاندا یاخود لەو قەتلەی کە بەگشتی لە نێوان بەنی ئادەمدا ڕوو ئەدات ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە شیرک و کوفر کە ئینسان بێباوەڕ بێ بەخوای پەروەردگار و شەریک بۆ خوا دابنێت لە تاوانەکانی تر زۆر زۆر گەورەترە بەڵام زۆربەی کەس هەیە کە هەست بەم شتە ناکەن ئەمەش مانای ئەوە نییە کە لە تاوانی کوشتن کەم بکەینەوە نەخێر هەر کەسێک بە ئیماندارێک بەبێ تاوان بکوژێت ئەوە خوای گەورە 4 سزای زۆر تند و بە ئێشی بۆ داناوە ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما خوای پەروەردگار چەندین تاوانی بە ئێشی لە دوای یەک بۆ ئەو کەسە داناوە کە ئیماندارێک بە ناحەق دەکوژێت بەڵامەکە تەواو بوو دەچینەوە لای برایانی 4 قڕنە داوایان لێکەین لە نێوان ژمارە 3 و ژمارە 4دا پرسیارەیەک هەڵبژێرن ژمارە 3 پرسیاری ژمارە 3 دەڵێت مەبەست لەم ئاەتە چییە وەقیلە من ڕاق وقيل من راق يعني كي هي كرقيب وبخينا ياخذ كي هي كبزيشكك بانكات بوي كشارة سريكا كالسر مرقايا سبارد بو كسي كالسر مرقايا كي هي رقيب وكان يعني كي هي بزيشكك بانكان بوي شارة سريكا بلام ايش استفادين چونك كالسر مرقايا كوتاي بياتو والله ما كزورتا كاكا أنصار بەڵێ وەقیلە من ڕاق خوای پەروەردگار لە سوورەتی قیامەتە باسی ئەو کەسانەمان بۆ ئەکات کە لەسەر مەرگدان خەڵکانی دەوروبەری کاتێک کە ئەبینن یەکێک لە کەسوکارەکان وا لە گیان ئەدا و لەسەر مەرگایە و خەریکە ڕوحەکەی دەسپێرێت بانگ ئەکەن دەی بانگی دکتۆر بکەن یاخود بانگی کەسێک بکەن کە ڕوقی بەسەرا بخوێنێ بۆی چاک ببێتەوە بەڵام ئەو مردووە یاخود ئەو کەسەی کە لەسەر مەرگدایە وظن أنه الفراق ئەو بۆ خۆی ئەزانێت يعني وأيقن أنه الفراق أو يقيني بو دروز بو كأو فراق أو تواو ئێستا دنیا بەجێ دێڵێت زۆرێک لەو کەسان یعنی ئەو چیرۆکانە ئەبیستین کە لەسەر مەرگە ئەڵێن دەی باز زوو بیبین بۆ نەخۆشخانە یاخود بانگی دکتۆرێ بکەن بەڵام ئەو کەسێک کە لەسەر مەرگدا ئەڵێ لێم گەڕێن تەواو من ئێستا ڕوحەکەم دەسپێرم و کۆتاییم هاتووە ئەو شتانەمان زۆر زۆر بیستووە و هەروەها لە ئاەتەکەشدا کە خۆی پەروەردگارە فەرمێت وەقیلە من ڕاق وظن أنه الفراق واتە بانگی کەسێکی بۆ بکەن ڕوقەی بەسەرا بخوێنێت یاخود بانگی دکتۆرێک بکەن بەڵام مردووەکە خۆی ئەیقەنە ئەنەهو الفراق و پێم خۆشە لێرەکەیە فائیدەیە کە لە مامۆستایانمان وەرگرتووە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستی بڵێم ئەویش وشەی ظەنەیە لە قورئاندا وشەی ظەنە بە دوو مانا دێت لە قورئانە جاری وا هەیە بە مانای شەک و گومان دێت و جاری واش هەیە بە مانای یەقین هاتووە لە قورئاندا وەکو لەم ئاەتەیە بەچی لێکیان جاکەینەوە زانایان فەرموویانە ئەگەر هاتوو لە دوای وشەی ظەنە ئەنەکەی دوای وشەی ظەنە مشەدەد بوو ئەو بە مانای یەقین دێت ئەگەر هاتوو ئەنەکەی دوای ظەنە ساکن بوو نونەکە ساکن بوو ئەوە بە مانای شەک دێت والله ئەعلا و ئەعلەم بەڵێ بەڕێزەکانم دەچینە پرسیارەکانی سیرە بەڵام ناوبڕێک وەردەگرین پاشان دەگەڕێینەوە لاتان بینەرمان بن أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين خەرجکردنی زەکات بۆ بڵاوکردنەوەی دینی خوا زەکات یەکێکە لە پایەکانی ئیسلام و لە قورئانی پیرۆزدا باسی ئەو تاقمانە کراوە کە زەکاتیان پێدەشێت کە 8 تاقمن یەکێک لەوانە جۆری وەفی سەبیل اللهە واتە لە پێناو خوای گەورە و گومانی تێدا نییە کە تێکۆشان بە جەنگ دەکرێت و هەروەها بە بانگەوازیش دەکرێت و هەردوو جۆرەکەیان پێویستی بە بەخشینی ماڵ هەیە ئەگینە نە غەزا نە بانگەوازی و داوەش بە بێ ماڵ دەکرێت هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی جاهدوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم واتە جیهادی مشریکان بکەن بە ماڵتان بە نەفستان بە زمانتان شێخی ئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێت فەرموویەتی دیار و ئاشکرایە کەوا جیهاد بە دوو شت دەکرێت یەکەمیان بە دەست دووهەمیان بە بانگەوازی و بە ئامۆژگاری خوای گەورە فەرموویەتی فلا تطع الكافرين وجاهدهم به جهادا كبيرا فلا تطع الكافرين وجاهدهم به جهادا
خوای گەورە لەم ئاەتە پیرۆزەدا فەرمان بە پێغەمبەرەکەی دەکات صلی الله عليه وسلم کە بە قورئان جیهادێکی گەورەیان ئەم سوورەتە سوورەتێکی مەکیە کە پێش کۆچکردن و ئەمرکردن بە جیهاد بە جەنگ بە دەست دابەزیوە ئەو جیهادی کە لەم ئاەتەدا باس کراوە مەبەست پێی ئەو جیهادەیە کە بە بانگەوازی دەکرێت لێرەدا شتێکی گرنگ هەیە کە لە پێناویدا زەکات سەرف بکرێت ئەویش بڵاوکردنەوەی دینی خوای گەورەیە و وەڵامدانەوەی ئەو گومانانن کە لەسەر دین دروست دەکرێن ئەمانش دەچنە ژێر ناونیشانی تێکۆشان لە پێناو خوای گەورە بەڵکو ئەمە گەورەترین تێکۆشانە لە پێناو خوای گەورە بۆیە خۆشەویستان وەک دەبینن کەناڵی ئامۆژگاری هەستاوە بە ئەرکی بڵاوکردنەوەی دینی خوای گەورە و لە دوای فەزڵی خوای گەورە بە یارمەتی و خێر و زەکاتی ئێوە بەڕێوە دەچێت بۆ بەردەوامبوونی ئەم پەیامە لەم کەناڵەوە هەوڵ بدە بە پێی توانە یارمەتی دەری ئەم کەناڵە بیت لە ڕێگەی خێر و زەکات و سەدەقەوە لە ڕێگەی خێر و زەکات و سەدەقەوە أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين خۆشەویستان و بەڕێزانم جارێکتر گەڕاینەوە لاتان بۆ درێژە پێدانی بەرنامەکەمان بەرنامەی پێشبڕکێی زانستی بەڵێ دەچینە لای پرسیارەکانی سیرە لە برایانی سلێمانیەوە دەست پێ دەکەین و داوان لێکەین ژمارەیەک هەڵبژێرن ژمارە یەک ژمارەیەک کاکە شیروان دەڵێت هۆکاری غەزوەی تەبووک چی بوو؟ ئەوە بوو کە سوپای ڕۆم بە لەشکرەوە هاتن بەرەو مەدینە بێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی هەواڵەکەی بیست بە موسڵمانەکانی وێت کە کۆ بنەوە و دەرچن بەرامبەریان ئەوە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەگەڵ سەحابەکانە بەڕێکەوتن بەڵێ ئیتر کە کافرەکان زانیان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆیان ڕۆشتووەتە پێشەوە ئەوان گەڕانەوە وەڵامەکە تەواوە کاکە هاودەنگ دەست خۆش بێ بەڵێ خۆشەویستان هۆکاری غەزوەی تەبووک ئەوە بوو کە کاکە هاودەنگ باسی کرد کاتێ هیڕەقل کە کەسانێکی زۆری لە ڕۆمەکان و هەروەها لە بێباوەڕەکان کۆ کردبووەوە بۆ ئەوەی بدەن بەسەر شاری مەدینەدا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاتی ئەم هەواڵەی پێ ئەگات بە پەلە موسڵمانان کۆ دەکاتەوە وا دەچن بەرەو ئەو غەزایە بەڵام کاتی ئەوان بەمەیان زانی گەڕانەوە و شەڕ ڕووی نەدا لەو غەزایەدا واتە بووکی شوێنێکە نزیکەی 700 میلێک لە شاری مەدینەوە دوورە بەڵێ وەڵامەکە تەواو بوو دەچینەوە لای برایانی چوارقڕنە داوان لێکن لە ژمارە 2 تا ژمارە 5 ژمارەیەک هەڵبژێرن ژمارە سێ پرسیاری ژمارە 3 کاکە دانەر دەڵێت ئەو کاتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە ناو شاری مەککەوە لەو کاتەدا ئەنساریەکان ترسێکیان لێ نیشت ئەو ترسە چی بوو؟ ترسیوان لێنیشتبوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەگەڕێتەوە بۆ مەدینە لەبەرەوەی کە هاتێتەوە بۆ ناو مەککە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە مەککە بەجێهێڵێ ئەڵێ گەدەریان نەکردمایە ئەوە ئەم شارە بەجێ نەهێشت والله بەڵێ کۆتا وەڵامەکە ئەنسار وەڵامەکەت زۆر تەواوە ئەنساریەکان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێ بێت کە خەڵکی شاری مەدینە بوون لە فەتحی مەککە لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ڕۆشتن بەرەو شاری مەککە کە ژمارەی سەحابە 10,000 سەحابی بوون کە ڕۆشتن بەرەو شاری مەککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بینیان لەوێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دڵی بۆ زۆر خۆش بوو کە فەتحی مەککە کرا ئەنساریەکان لە دڵی خۆیانەوە وتیان ئەم پیاوە دڵی جولا بۆ گوندەکەی خۆی یاخود بۆ شارەکەی خۆی کە شاری مەککەیە لەو کاتەدا وەحی دادەبەزێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەمە ئاگادار دەکرێتەوە بانگی ئەنساریەکان دەکات ئەڵێ ئێوە شتێکی واتانوت دەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ شتێکی وامانوت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام من بەندەی خوام و پێغەمبەری خوام و کۆچم بۆ لای خوای پەروەردگار کرد بۆ شارەکەی ئێوە مردنم ژیانم لەگەڵ ئێوەدایە و مردنیشم هەر لەگەڵ ئێوەدایە بۆیە ئەنساریەکان کە ئەمەیان بیست زۆر پەشیمان بوون و لۆ قسەی کە کردوبیان وتیان وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە مەبەستمان هیچ شتێک نەبوو تەنها مەبەستمان ئەوە بوو کە تۆ لەگەڵ ئێمەیە بژیت و ژیان لەگەڵ ئێمەیە لە شاری مەدینە بەسەر بەریت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عوزرەکەیان لێوەرگرتن
و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 16 ڕۆژ یاخود لە هەندێک لە کتوبی سیر داهاتوە 19 ڕۆژ لە شاری مەکەدا مایە و پاشان گەڕایەوە بۆ شاری مەدینە. کەواتە ترسەکە ئەوە بوو لە ئەنسارەکان نشت بوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵیان نەگەڕێتەوە بۆ شاری مەدینە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ژیانیشم و مردنیشم هەر لەگەڵ ئێوەدایە. بەڵێ بەڵێ ئەنسارەکان خەڵکانی شاری مەدینە بوون کە هاتبوون بینیان پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوێ دڵی زۆر خۆش بوو بە شاری مەکە و فەتحی مەکە، بۆیە ئەو قسەیان بۆ دروست بوو. بەڵێ ئەنسارەکان خەڵکی شاری مەدینەن و مهاجرەکانیش ئەوانن کە زۆر جاوشەی مهاجرین و ئەنسارە بیستین. مهاجر ئەو کەسانن لە مەکەوە کۆچیان کرد بۆ مەدینە، ئەنساریش واتە ئەو کەسانی کە سەریانیان خست کە خەڵکی شاری مەدینە بوون. بەڵێ بەڕێزانم هەر لە بابەتی سیرەتدا دەچینەوە لای برایانی سلێمانی و داوایان لێ ئەکەین جگە لە ژمارە 1 و ژمارە 3 نەبێت پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2 پرسیاری ژمارە 2 دەڵێت پرسیارێکی زۆر ئاسانە، دەڵێت ئەو کاتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەتحی مەکەی کرد و هاتە ژوورەوە بۆ ناو شاری مەکە چی سوورەتێکی دەخوێند؟ سوورەتی فتح. سوورەتی فتح. ماشەڵڵا شتا کاتەکە دانەنراوە وەڵامەکەمان بیست. بەڵێ وەڵامەکە تەواوە کاکە هاودەنگ، سوورەتی ئەلفەتح بوو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە ناو شاری مەکەوە لەسەر وشترەکەیەوە ئەو سوورەتەی دەخوێنتەوە ئینا فتحنا لك فتحا مبینا ليغفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر. بەڵێ ئەو سەحابیەیش کە دەیگێڕێتەوە و بە چاوی خۆی پێغەمبەری خوا بینی عەلەیهی سەڵات وسەلام عەبدوڵڵای کوڕی مغەفەل بوو کە بینی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو سوورەتە دەخوێنێتەوە، ڕیوایەتەکەیش لە صەحیحی بوخاریدا هاتووە. بەڵێ بەڕێزەکانم دەچینەوە لای برایانی چوارقڕنا داوایان لێکەین لە نێوان ژمارە 4 و ژمارە 5 دا پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 5. پرسیاری ژمارە 5 دەڵێت کاتێک پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم بتەکانی ناوشاری مەکەی دەشکاند بە گۆچانەکەی یاخود بە دارەکەی دەستی چی ئاەتێکی دەخوێند؟ کاتەکەتان تەواو بوو ئەو ئاەتی دەخوێن جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا جاء الحق وما يبدئ الباطل وما يعيد. بەڵێ وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەگێڕێتەوە دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک چووە ناو شاری مەکەوە هەڵبەتە بێباوەڕان 360 بتیان لە دەوروبەری کەعبەی پیرۆزدا نابوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دارەکەی دەستی ئەو بتانەی دەڕوخاند و دەیکەواند و ئەو ئاەتی دەخوێندەوە جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. لە ئاەتەکە داواڵێ بەڵام لە ڕیوایەتەکەوە ناڵێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ئەیفەرموو ئەو ئاەتەکە فەرمانە بۆ چێ بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ وا بڵێ، بەڵام کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیڕوخاند دەیفەرموو جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. وهروها آياتكي تر جاء الحق وما يبدئ الباطل وما يعيد. بەڵێ بەڕێزەکانم دەچینە لای بابەتی فەرموودە و زانستی فەرموودە داوا ئەکەین لە برایانی سلێمانی لە ژمارەیەک تا ژمارە 5 ژمارەیەک هەڵبژێرن. ژمارە 4. پرسیاری ژمارە 4 دەڵێت جیاوازی چییە لە نێوان ئەم دوو دەستەواژەیە کە زانایان ئەیدەنە پاڵ بەشێک لە فەرموودەکان؟ یەکەم ئیسناده ضعیف، دووەم حەدیث ضعیف. لە ئیسنادەکەیە ئەگەر باسی ئیسناد و ضعیف بکەین لە ئیسنادەکەیە ضعیفی تایە، لە ڕیجالەکانە ضعیفی تایە، بەڵام کاتێک ئەڵێن حەدیث ضعیف هەم لە مەتنەکەیە هەم لە سەنەدەکەیشا ضعیفەیە. ڕوونتر کاتت ماوە وەڵامەکە تەواو نییە تا ئێستا. ئیسناد و ضعیف ئەوەی کە لە ڕیجالەکانە ضعیفی تایە. ئەوەی تیان چی بوو؟ حەدیث ضعیف. حەدیث ضعیف ئەوەی کە لە مەتنی حەدیثەکەی ضعیفی تایە. وەڵامەکەت هەڵەیە
بۆچی کاکە هاودەنگ بابزانین تەفسیلەکەی چۆنە کاتێک کە ئەڵێت ئیسناد و ضعیف یعنی سەنەدی ئەم فەرمودەیە کە هاتووە سەنەدەکەی ضعیفە بەڵام مەتنەکەی مرج نییە ضعیف بێت کە ئەڵێت ئیسناد و ضعیف ممکنە حەدیثەکە چی بێت مەتنەکەی صحیحە بەڵام کە ئەڵێ حەدیث ضعیف یعنی چی یعنی هەموو ئەو ڕێگایانەی کە لەو فەرمودەیەوە یعنی ئەو فەرمودەی لێوە هاتوون هەموو ڕێگاکانی ضعیفە بۆیە حکم لەسەر حەدیثەکە دراوە کە چییە کە ضعیفە ڕوونە یان زیاتر ڕوونی کەمەوە با زیاتر ڕوونی کەمەوە بەڕێزەکانم کاتێک کە زانایانی فەرمودە دەڵێن ئیسنادوه ضعیف فەرمودەیەک دەڵێن ئیسنادوه ضعیف حکم تەنها لەسەر ئەو سەنەدادن کە ئەو فەرمودەی پێ هاتووە حکم لەسەر مەتنەکە نادەن بۆچی چونکە کە ئەو سەنەدە ضعیف و مانایە نییە فەرمودەکە ضعیف بێت فەرمودەکە لە شوێنی ترەوە هاتووە بە صحیحی مەتنەکەی صحیحە بەڵام ئەم سەنەدەیان کە پێ هاتووە ضعیفە بەڵام کاتێک کە دەڵێن حکم لەسەر مەتنی حەدیثەکە دەدەن دەڵێن حەدیث ضعیف ئەوە بە دواداچوونیان کردووە بۆ فەرمودەکە لە گشت لایەنەکانەوە کە حکمیان داوە لەسەری فەرمودەیەکی ضعیفە بۆ هەموو ئەو ڕێگانەی کە پێ هاتووە ضعیفە سەرنجام فەرمودەکەش فەرمودەیەکی ضعیفە بەڵێ خۆشەویستانم بەردەوامین لەگەڵتاندا دەچینەوە لای برایانی چوارقڕناوە داوایان لێکین جگە لە ژمارە 4 پرسیارەیەک هەڵبژێرن ژمارە 1 ژمارە 1 دەڵێت ئەم فەرمودەیە تەواو بکە إذا فرغ أحدكم من التشهد الآخر فليتعوذ بالله من 4 من فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال ومن عذاب القبر ومن عذاب النار بەڵێ ئەم چوارە کە سنت وایە لە دوای وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی إذا فرغ أحدكم من التشهد الآخر لە دوای تەحیاتی دووەم کە دانیشین پێشەوەی سەلام دەینەوە سنت وایە ئەم زیکرانە یاخود ئەم دوعایانە بکەین یەکەمیان ئەوەیە پەنا بگرین لە خوای پەروەردگار لە سزای دۆزەخ و پەنا بگرین لە خوای پەروەردگار لە سزای ناوگۆڕ و پەنا بگرین لە خوای پەروەردگار لە فیتنەی ژیان و مردن و هەروەها لە فیتنەی مەسیحی دەجال بەڵێ و بەڵکو هەندێک لە ئەهلی علم پیان وا بۆ کە ئەمە واجبە پێویستە بکرێ بەڵام قەولی جمهور لەسەر ئەوەیە کە سنەتە و نابێ ئینسان بەڕاستی کەم تەرخەمی بکات لەم جۆرە زیکرانەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردوین برانی کۆنتڕۆڵ ضعیفی دیای بۆیە ئیسنادەکە ضعیفە بێت بەڵێ یەکەم جا کە وتم لەسەر ئەوەی حەدیثەکە ضعیف بێ وتم هەم لە ئیسنادەکە ضعیفی دیای هەم لە مەتنەکەیش ضعیفی دیایە دواتر تۆ داوات کردوت ڕوونتر من وتم لە مەتنەکەی ضعیفی دیایە بەو شێوەیە من وتم لە مەتنەکەی ضعفی تێیە ئەگەر ئاوها وەڵامەکە وا بۆ بێت هەر قسەکەی خۆم تەواوە خاڵەکەت بۆ نانووسم بۆچی کە ئەڵێن ئیسنادەکەی لە ئیسنادەکە دیاتی و لە مەتنەکەیش ضعیفی دیا بێ نا مەتنەکە ئەگەڕێتەوە بۆ لای ئیسنادەکە یعنی ئەگەر کاتێک کە مەتن زانایان یعنی حکم لەسەر ئەو فەرمودەیە دەنەڵێن فەرمودەیەکی لاوازە هەڵبەتە لەبەر ئەوە نییە کۆڵە ئەم قسەی بە عەقلانەوە ناچێت زانایان 100 ڕێگەیان داناوە بۆ ئەوەی کە جەمع بگرێت لە نێوان فەرمودەکانە فەرمودە هەروە بە ئاسانی کە لی تێ نەگەیشتی بۆ تەضعیف ناکرێت هەڵبەتە کێشە لە ئیسنادەکانی هەیە بەڵام نا خاڵەکەت هەم بۆ نانووسم لەسەر ئەو وەڵامی کە دووەم جار جێمان لێ بووەوە لەسەر ئەوە بۆ نانووسم هەر لەسەر برایانی لەسەر داواکاری برایانی کۆنتڕۆڵش بگەڕامەوە بۆ لای ئەو پرسیارەیە کە ئەڵێن ئیسنادوه ضعیف بۆی ڕوون بێت ئیسنادوه ضعیف حەدیثەکە خۆی صحیحە بەڵام بەم ئیسنادی کە هاتووە ضعیفە ڕوونا کە ئەڵێن حەدیث ضعیف یعنی ئەو طرقانەی کە ئەم حەدیثەی پێ هاتووە هەمووی ضعیفە بۆیە زانایان حکمیان لەسەری داوە کە فەرمودەیەکی ضعیفە بەڵێ خۆشەویستانم هاتینە لای برایانی چوارقڕنا و پرسیارێکمان لێکردن و وەڵامەکەشیان زانی دەچینەوە لای برایانی سلێمانی داوایان لێکەین پرسیارێک هەڵبژێرن جگە لە ژمارە 1 و ژمارە 4 نەبێت ژمارە 2 پرسیاری ژمارە 2 دەڵێت هەر لە بابەتی ئیسنادایە لە بابی ئیسنادایە پرسیارەکە دەڵێ مەبەست لە ئیسنادی عالی و ئیسنادی نازل چییە لە فەرمودەدا و بەرهەمی زانینی ئەم بابەتە چییە؟ ئیسنادی عالی ئەو ڕاویانی کەوا لە ئیسنادەکەی هەن جێی سیقەن تەواون یعنی هیچ ضعفێکیان نییە
بەڵام ئیسنادی نازل ئەو ڕاویانە کەوا لە تاقیمی یەکەم لە عالیەکە پلان نزمترە و کەمترە. کۆتا وەڵامە بەڵێ وەڵامەکە هەڵێ بۆچی کاکە هاودەنگ لەبەرەوەی ئەوەی کە بەڕێزت باست کرد باسی ینی ئەو ڕاویانە دەکا کە صحیحن ینی فرمودەکەیان مەرجەکانی سەحەتی تێدایە لەگەڵ مەرجی حەسەنە. بەڵام ئیسنادی عالی و نازل چییە؟ ئەو فرمودەیە ئەنی ئەو ئیسنادەیە کە بە کەمترین کەس گەیشتونە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆ نمونە ثلاثیاتی بوخاری هەیە، یعنی بە سێ ڕاوی گەیشتوتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە پێوترێ ئیسنادی عالی. بەڵام ئیسنادی نازل چییە؟ ئەو کەسانەیە یاخود ئەو سەنەدەیە کە ژمارەی ڕاویەکانی زۆرن بۆ ئەوترێت ئیسنادی نازل. و سوود لە یاخود سوودی زانینی ئەمە چییە؟ ئەگەر ئیسنادێک عالی بێت ئەوە هەڵبەتە هەڵی کەمتر تێدا دەکرێت، چونکە ئەگەر قسەیەک لە سێ کەسەوە بۆت بگێڕنەوە بە سێ کەس گەیشت بێت بە تۆ ئەوە ینی ڕێک و پێکتر دێت و هەڵی کەمتر تێدا دەبێت لەوەی کە لە ڕێگای حەوت کەسەوە گەیشت بێت بە تۆ. بەڵێ بەڕێزەکانم کۆتا پرسیاری بەرنامەمان دەچینەوە لای برایانی چوارقوڕنا لە بابەتی فەرموودە و زانستی فەرموودە داوایان لێکین لە نێوان ژمارە 3 و ژمارە 5دا پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 3 پرسیاری ژمارە 3 دەڵێت باشترین ڕۆژوگرتن دوای ڕەمەزان و باشترین نوێژ دوای نوێژە فەرزەکان بریتین لە چی بە بەڵگەی فەرموودە باسی بکە. برانی کۆنتڕۆل کاتەکە ڕاگرن لە پرسیارەکە تێنەگەیشتوین بۆیان دووباراکەینەوە. باشترین ڕۆژوو لە دوای ڕۆژووی مانگی ڕەمەزان چی ڕۆژوویەکە و باشترین نوێژ لە دوای نوێژە فەرزەکان بریتیە لە چی نوێژێک بۆ بەڵگەی فەرموودە باسی بکە. أفضل صوم بعد رمضان شهر الله المحرم. بەڵێ باشترین نوێژش دوای نوێژە فەرزەکان بریتە لە شەو نوێژ. واتە کاتت ماوە بیکەرە کوردی ئەوە یەکەم باشترین ڕۆژ و دوای مانگی ڕەمەزان بریتە لە مانگی محرم، یەکەم مانگی مانگا عەرەبیەکان. بەڵێ بەڵێ. و باشترین نوێژیش لە دوای 5 نوێژە فەرزەکە شەو نوێژ. شەو نوێژە. بەڵێ وەڵامەکەت تەواوە کاکە یوسف. بەڵێ خۆشەویستان و بەڕێزانم ئەمە لە وەڵامی ئەم پرسیارەی کە ئێمە کردمان لە فەرموودەیەکی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە کە فەرموویەتی ئەفضل الصیام بعد رمضان شهر الله المحرم وهروها فەرموویەتی وأفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل رواه مسلم. واتە باشترین ڕۆژوو لە ڕۆژۆ سنەتەکان لە دوای مانگی ڕەمەزان بریتیە لە ڕۆژووی مانگی محەڕەم، نەک ڕۆژووی سنەت نەبێتە ئەو کاتە. نە، ئێمە ڕۆژووی مانگی شەوالمان هەیە و هەروەها ڕۆژوومان هەیە لە مانگی ذیلحیجەیە. دوای ذیلحیجە مانگی محەڕەم دێت کە مانگی یەکی عەرەبیە. باشترین ڕۆژوو لەو مانگەدایە کە ئینسان بگرێت ئەجر و پاداشتی زۆر زۆرە و لە دوای نوێژە فەرزەکان باشترین نوێژێک کە ئەجر و پاداشتی زۆر لەسەر بێت بریتیە لە شەو نوێژ. جا شەو نوێژ مەرج نییە کە خەڵکانێک وا تێگەیشتون شەو نوێژ تەنها لە سەیەکی ئەخیری شەودا دەکرێت، نەخێر، ئەوە باشترین کاتێتی. بەڵام خۆ ئەگەر بێت و لە دوای نوێژی ئیشای شەو نوێژ بکات هەر ئاساییە، لە دوای نوێژی ئیشا دەست پێ دەکات تاوەکو بانگی بەیانی. هەر کەسێ لەو کاتەدا نوێژ بکات ئەوە بە شەو نوێژ بۆی حیساب دەکرێت. خاڵەکانی ئەم شەومان برایانی چوارقوڕنا 9 خاڵن و برایانی سلێمانیش 7 خاڵن و گرنگیش لە بەرنامەکەدا بەشداربوونەکەیە و گۆڕینەوەی زانیاریەکانە بە ئومێدەوەی کە هەمومان سوودمان لێبینی بێت. خۆشەویستان و بەڕێزانم سوپاستان دەکەم کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەمان بوون. سوپاسی هاوکارانم دەکەم لە بەشی کۆنتڕۆڵ و جارێکی تریش سوپاسی ئەم برا بەڕێزانە دەکەم کە لێرە ئامادە بوون و زانیاریمان لە نێوان یەکتریدا گۆڕیەوە. تا ئەڵقەیەکی نوێ بەخوای پەروەردگارتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوو اللهی وبەڕەکاتوه. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. ئامۆژگاری لە قورئان و سنەت بە تێگەیشتنی پێشین و پێشەوایانی ئومەت. خەرجکردنی زەکات بۆ بڵاوکردنەوەی دین